سەرلەبەیانی ئەمڕۆ مەراسیمێکی تایبەت بۆ دوو هونەرمەندی خۆشەویست کە هەردوو هونەرمەندەکە ماوەیەک بەر لە ئێستا بە کۆچی دواییان کرد ئەوانیش هونەرمەندان دێنی بەکردوە هەروەها هادی مەحموود بوون بێگومان ئەم مەراسیمە تایبەتە بە ئامادەبوونی خانەوادە و هاوڕێیانی ئەو دوو هونەرمەندە بوون. سەرلەبەیانی ئەمڕۆ لە بەڕێوەبەرایەتی هونەری سینەمای سلێمانی بە ئامادەبوونی خانەوادە و هاوڕێ و هاوپیشە و هونەرمەندان مەراسیمێکی تایبەتی ماڵ ئاوایی بۆ هونەرمەندانی کۆچ کرد و دێنی بەکر و هەروەها هادی مەحموود بەڕێوەچوو.